بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە شەوی 27 ڕەمەزان ئەم شەو مبارەکە لە خزمەتی بەڕێز و خۆشەویست و سەرجەم بینەرانمان. خۆی گەورە بیکاتەمای خێر بۆ هەموو لایەکمان ئینشاء الله. فەرموون بەرنامەی ئەم شەومان ئینشاء الله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك يا رب العالمين. اللهم ثبت قلوبنا على دينك يا رب العالمين. اللهم ثبت قلوبنا على دينك يا رب العالمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا ربي خوايجان داواليكين لم شو مباركي شوي بستحوتي رمضان عفو مانكا لمن خوش با اگر لم شويا عفو مانك يا ربي بچينه چه درگايك كشوي بستحوت نمان گريتو لشو مبارك كاني كوتاي مانجي بيروزي رمضانا بر عفو مغفرتو لخوشبوني تو نكوتبين لمن خوش با يا رب. يا ربي خوايا دامزراو من كلسر إيمان لسر تقوى ودينداري لسر خواناسي يا رب العالمين. يا ربي خواي جان هرچی کسی استبینه دیم برنامجنا هرچی مسلمان لهر مزگوت و هر مال و هر شوینك يا رب العالمين باريت ولتو دعاءكات يا رب العالمين دعاء كان ينجلابك. يا كريم يا الله يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. يا أرحم الراحمين أوانين خوشن يا ربي شفاء بوبنيرا أواني داوي دعاي خيرا كردو لمشة ومبارك يا وداوين لئما كردو ياخد لهر كسي كردو يا أرحم الراحمين دعا كان ينكيرابك شفاء نخوشكان بنيرا شفاء نخوشكان بنيرا يا رب. يا ربي خواي جان اواني هر كاريكي خيران بدسو كاركانيان بو آسان بك لسر مرقا يا ربي فريامان بك وعاقبة خير منك داوي عاقبة خيري تنها لتوكين يا رب. يا رب العالمين عاقبة خير منك للرجي محشرة شر مزاري بردم خوت حزرتي رسول الله نبي صلى الله عليه وسلم للرجي محشرة شر مزار نبي يا رب. يا ربي لسر بردي صراط آسان ببرينوا. يا ربي خواي جان لنا راحت كانوا أهوالي روجي قيامة رزقار من بكى. يا ربي خواي لبلا ومصيبة كاني أم دنياش إيمو همو آزيز وخوشويستانو همو مسلمانكو أم كنالو همو أمبراو خوشكاني كوا لبشتي أم كنالو وكاركن يا رب العالمين بيان باريزا رزق روزيان با سربرزيان كو دا مزراويان كيا رب العالمين. هرشي مسلمان جيرو دي بهر بلا ومصيبتك دنياي يا رب العالمين رزقاري بكا لفتنا كاني مردنا فريامان كو يا رب لفتني آخر زمانا فريامان كو يا رب. يا ربي خواي جان ظلم واستملم ولا تمانا مهيلا يا أرحم الراحمين عدالته دات بروريدا بمزري لمولاتي إيميا. يا ربي خواي خوشي وهرزاني الربكات ولاتا كمان أمن خوشي يا رب العالمين بكتابي لولاتي إيمو طواوي ولاتاني إسلامي همو جهاني إسلامي وطواوي دنيا يا أرحم الراحمين. توفيق من بر لم شوانيا بتايبتي لم شوي بستحوتيا كارك بكين شتانك بكين عبادتي بكين ذكرك بكين دعايك بكين كلايتو مقبول بيتو لايتو ورجرابي
ولاي تجراب يا رب العالمين. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. 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 يا رب خواي جان لقرآن بيروزا أفرمي قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما. أجري ودعانكن فراموشكرين يا ربي يما دعاكين إلهامي دعاما بك بزانين شون دعاكين لبردم ذاتي شي قورة وأزلي وأبدي وكتو يا رب العالمين. فيرمان بك مناجات لخزمتي تويا بكين يا رب العالمين. تيجي مناجات وتيجي قيشتن بلقاي خوتمان بيا بدو قرب نزيكي خوتمان بكر خلاط إله العالمين. توفيق من بدا يا رب، توفيق من بدا وهداية من بيا رب العالمين. اللهم آمين 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 يا مجيب السائلين. خوش بيسانم جارك سلام ورحمة وبركة خوي جورتان لبيت لا شوي 27 رمضان شو مبارك كان قدر كأميد إن شاء الله أم شوي قدر بيت. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. چاوەڕوان کردنی قدر و شەوەکانی قدر لای پیاوژنە ساڵحەکانی ئومەتی ئیسلامی بە جۆرێ نەبووە تەنها لە شەوی 27 یا 25 یا 21 یا شەوەکانی قدر یا تێکرای ڕەمەزانە بۆی بگەڕێن. وەکو یەکێ لە زاناکان ئەفەرمێ شەوەکانی قدر خواناسانی ڕاستەقینن لە هەموو تێکڕای ساڵە هەموو شەوێکیان بە شەوی قدر زانیوە بۆەوەی ئەگەر شەوی قدر خۆی لە کونجوڵێک ئاڵان دەبێت دەستیان لی گیر بۆ گرتویانە لە دەستیان دەرنەچووە. لەبەرەوە یەکێکتر لە خواناسانە فەرمێت هەر وەختێک کە شەوێک ڕۆژەکەمەوە شتێک کە خەفەتە و دڵم داگرێ بریتە لەوەی کە ڕۆژە بێتەوە و دنیا ڕووناکە بێتەوە چکە دەستکەوتە معنەویەکانی من لە شەوا زۆر زۆرە. لەبەرەوە خواناسەکان وار نوارڕۆیانە یاخود بینیویانە شەوەکانیان هەموو بە شەوی قەدر زانیوە. لای خوای گەورەش زۆر ئاساییەکە هەموو شەوێک بە قەدر بۆ موسڵمان حساب بکات. زۆر دەوڵەمەندە. ئێمە زۆر جار لە تەسکبینی و لە گیرفان بەتاڵی خۆمانەوە بۆ دەسەڵات و هەیمەنە و قودرەت و تواناکانی خوای گەورە ئەڕوانی نەعوذ بالله. هەر بۆیە کەسێک کە توانێ ئیمان بەخوا نایەنێت چونکە لە بوونی خۆی و لە دەسەڵاتی خۆی و لە دروستکردنی خۆی بۆ شتەکانە ڕوانێ بۆ خوای گەورە نەعوذ بالله. ئینسان کاتێک لە ئەنانێتەوە بۆ خوا بۆ دەسەڵاتی خوا بۆ زیندووکردنەوەی ئینسانەکان دوای مردن بۆ ئەو بەرەکەتانی کە لە شەوی قەدر و لە شەوەکانی ترا ئەیا بە ئینسان بۆ ئەو عمرە تووڵانیەی کە ئینسان بە ئەبەدی لە بەهەشتا ئەمێنێتەوە یا لە جەهەنەم ئەمێنێتەوە. زۆر جار ئینسان لە ئەنانیەتەکانی خۆی لە نەفسە فیرعەونەکەی خۆیەوە سەیرەکات کە خۆی بینێ خۆی و دەسەڵاتەی نییە ئیتر ئەو قودرەتەش بەخوا نایە نەعوذ بالله خۆیە چێتە شوێنی خوا. بۆیە ئینسان تووشی هەڵەی زۆر گەورە تووشی هەڵەی کوشتەر و کوژەر لە عنچۆن لێم یعنی لە ناوەڕۆکی ئینسانیات و ئینسانە کوژێت. بەڕاستی ئەو هەڵە زۆر زۆر قورسانی کە ئینسان پەنا بەخوا ئیمانی بەخوا نەبێت یاخود ملحید بێ یاخود ئیمانی بە ڕۆژی دوایی نەبێ ئیمانی بە یەکێک لە قودرەت و دەسەڵاتەکانی خوای گەورە نەبێ ئەسما و صفاتی خوای گەورە نەبێت ئینسان بەریە بێ لەو ئیمانی کە خوا ئەیەوێت و ئینسان لە قیامەتا پێ ڕزگارە بێ. لەبەرەوە نزیکترین شوێنە کە ئێمە نزیک بین لە خوای گەورە و بریتێ لەو کاتانی کە سوژدە ئەبین بەخوا سوژدە بۆ خوای گەورە ئەبین بریتێ لەو شوێنانەی کەواتیایە دوعا ئەکەین و مناجات ئەکەین و لە خزمەت خوای ئەپاڕێنەوە. لەبەرەوە بە ئەم شەوانە بە فرسەتی زۆر زۆر گەورە وەربگرین ئینشاء الله ئازانم مادەم زۆربەی زۆری موسڵمانان زاناکان خواناسان لەسەرەوە کۆکن کە شەوەکانی قەدر دەکەوێتە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان و زۆرێک ئاماژە و زۆرێک لە زانەکانی ئاماژیان بۆ کردووە کە شەوی 27 ئەم شەو ئێستا نزیکە کە شەوی قەدر بێت. لەبەرەوە با ئێمە ئەمە بە فرسەتێکی زۆر زۆر گەورە ببینین
وإن شاء الله بەتایبەتی لەم شەوەیە وە لە سبەی شەو وە دوو سبەی شەو کەیتر کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە چەندێ بۆمانەکرێت کاتمان بە فیڕۆ نەدەین تا مفلیس نەبین. مفلیسی قیامەت زۆر سەختە ئازیزانم. من فەرمودەیەکی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم بیرەهێنمەوە. پرسیارن لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم یا رسول الله دەربارەی ئیفلاس، دەربارەی ئەوەی کە کەسی هیچی نەبێت. پێغەمبەر فەرمووی ئێوە مفلیس بە چیە بینن بە سەحابەکان؟ وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم مفلیس لای ئێمە ئەو کەسێک کە پارەی نییە و ئیمکانەتی نییە و یاخود پارەکەی هەمووی تیاچووە و سەرەوت و سامانەکەی تیاچووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مفلیس ئەوە نییە. مفلیس ئەوەیە کەسێک کە لە ڕۆژی قیامەتایەتە قیامەت دڵی خۆشە، نوێژی تەواوە، ڕۆژووی تەواوە، زەکات و حەج و هەوڵ و ماندووبوون بۆ ئیسلام و سەدەقە و چاکەیەکی زۆر زۆری کردووە، بەڵام مفلیسە بێت. بەچی مفلیسە بێت؟ یعنی خۆشەویستانێ ئەم شەوانە زینوەکەینەوە با مفلیس نەبین. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاریی زۆر گەورەمانەکات. ڕۆژانە وریای زمانمان، قسەمان، خاتیرەی دڵمان. باسی خاتیرەتان بۆ کەم ئەگەر فریا بکەوم لەم شەوە. خاتیرە یاخود ئەو ئەندێشە و خەیاڵانەی یەتە ناو دڵ و دەرونی ئێمە. زۆر زەحمەتە بتوانی ڕاوی بکەیت و مەیسەری بکەیت و بیگری نێڵیت و خونی گوناه بکەوێت. بەڵام زۆر ئاسانیشە بۆ خواناسانێک کەوا لە گوناهە زاهیریەکانە بە تەواوی دەستیان داتەکان دەبێت و وازیان لە گوناهی زاهیری هێنابێت، خۆی گەورە زاڵە نەکا بەسەر خاتیرەکانیشیانە. لەبەرەوە ئەم کەسەکە لە قیامەتایەتە پێشەوە مفلیسە، هیچی نییە. ئەڵێ یا رب العالمین من نوێژم هەیە، هەموو ڕۆژوم گرتووە، حەجم کردووە، یعنی هەرچی ئەمرەکانی تۆ هەیە جێبەجێم کردووە. بەڵام پیاوە سەڵم فەرمێت ئەم کەسە گوێنی بەم داوە، بوختانی بۆ ئەو کردووە، دەمپیسی کردووە، غیبەتی زۆری کردووە، درۆیی کردووە، ئەو شتانەی ئەو ئەخلاقانەی کە ئینسان بچووکە کاتەوە لە دنیا و لای خوش ڕەزیل و ڕیسوا و مفلیسیەکە پەنا بەخوا. هەمومان خۆشەویستان گیرۆدەین بەم نەخۆشیانە. هەمومان زۆر زەرورە مراجعەی زۆر باش بکەین لەم نەخۆشیانە. ئێمەیەک کە ڕۆژانە تووشی گوناه هەبین و بە بچووکیە بینین، ئەمانە کەڵەکابێ بۆ قیامەتمان. وەرن لەم شەوەیە بەس بڕیار بین لەو گوناهانە، تەرکی ئەو گوناهانە بکەین کە خۆمان بە بچووکیە زانین بەس زۆر گەورەیە. پیامبەر فەرمێت لەبەرەوە لە قیامەتە ئەم کەسا هێنن ڕۆژوەکان یەدەن بەو کەسانەی کە غیبەتی کردوون، حەجەکە یەدەن بە کۆمەڵێکی تر، زەکاتەکە یەدەن، حتا خێری پێوە نامێنێ. ئەگەر هەر گوناهی ما، هەر غیبەتی هەبوو، هەر بوختانی زۆر بوو، هەر درۆ دەلەسەی زۆر بوو ئەم کەسە، اینجا گوناهی ئەوانە هێننەیەکەنە سەر ئەم، بەنا بەخوام کەسە مفلیسە بێ و هیچی بەدەسەوە نامێنێ و ئەیبەن بۆ ئاگری دۆزەخ. لەبەرەوە ئەگەر نوێژ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، ئەگەر نوێژ دوورمان نەخاتەوە لە فەحشا و لە منکەر و لە زمان پیسی و لە بوختان و لە گوناهە گەورەکان، ئەی چ نوێژێکە ئەو نوێژە؟ ئەگەر چاومان نەپارێزین لە گوناه چ ڕۆژوویەکمان گرتووە؟ ئەگەر زەکات دەربکەین و لە هەمان کاتا دنیای گوناهی ترمان کردبێت چ زەکاتێکمان دەرکردووە؟ لەبەرەوە با ئەم شەوانەی ماومانە تەوبە لەو جۆرە گوناهانە بکەین، بڵێ خوای ژیان ئێمە تەوباکەین لە هەموو گوناهانەی کە کردومان، ئەو هەموو غیبەتی کردومانە، داوا لە خەڵک بکەین خوای ژیان، خەڵکیەوەی غیبەتم کردو گردن مازاکە، یا پێی بڵێ ئەگەر زۆر شەرمی لێەکەی لە دوعای خێری خۆتا بەشداری بکە، ئینشاء الله ئەو غیبەتانە بسڕێتەوە. لە خێر و خێراتی خۆتا بەشداری کە، لە قورئان خوێندنی خۆتا بەشداری کە. جار وایە یەکێک لە ئەسەفەکان ئازانمەوەیەکە، جار وایە کەسێک وەفاتی کردووە مردووە، کاڵێن فڵانە کەس مرد، یەکسەر تۆ بیریەوە تەکەوێت و یا ڕەبی من ئەوەنە جار ئەگەر بیرت بێت، ڕەنگە بیرش نەبێت، ڕەنگە 100 جار غیبەت کردبێت، ئەی لە شوێ تازە دەسم بەو کەسە ئاگا من گردنی خۆی پیازا بکەم. لێرەوە تۆ غیبەتی کەسێکەکەی لە هیندستانە و مسلمانەکە لە هیندستان، مسلمانێکی ناودارە لە میسر،
مسلمانێکی ناودارە لە فلان وڵات نایناسی نەهیچ لە تەلەڤیزیۆنە ڕەنگە بینێبێتە مسلمانێکە کەوا شتی باشی هەیە شتی خراپیشی هەیە بەڵام تۆ شتە باشەکانی نابینی ئەکەویتە غەیبەتی لەبەرەوەی لە جەماعەتەکەی خۆت نییە لەبەرەوەی لە کۆڕ و کۆبوونەوە و جەماعەتەکەی خۆت نییە لە حیزبەکەی خۆت نییە غەیبەتێکی زۆر زۆریەکەی ئیتر بیرەوەت نییە لە قیامەتایی باشە من چۆن دەسم هەر لە دنیا چۆن دەسم گا بەم کەسە گەردن مازا بکات لەبەرە خۆشەویستان با زۆر وریای دەم و زمانمان بین چونکە ئەم زمانەیە ئەمان با بۆ جەهەنەم پەنا بخوا ئەم زمانەیە بوختانی پێکرێت یەکێک لە گوناهە گەورەکان بوختانە یعنی بە زمانەکرێت جارێ هەیە بە ئاماژەی چاوەکرێت چۆن بە ئاماژەی چاو تۆ لەگەڵ ڕەفیقێک تا ڕۆی مسلمانێک لە شوێنێکە ئابینی لەگەڵ ئافرەتێکا قساکە یەکسەر خەتەر و خەیاڵت پێتەڵێ ئەو کەسە چۆن لە خوا ناترسی قسەی لەگەڵ ئەو فڵانە کەسە ئاکات ئافرەتەکە ناناسی بەس کوڕەکە ناسی ئەگەر ئەم خەتەر و خەیاڵە بوو بە قسە ئاماژەیە کە بە ڕەفیقەکەت کرد بە چاوێکە بڵێ ها سەیری فڵانە کەسکە یەکسەرە بێ بە بوختان پەنا بخۆ لەبەرەوە وریای ئەمە بین لێرە من حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە مامۆسایەک باسیەکاڵێ لە وڵاتی سوودانە من مامۆسا بوو مامۆسای تەفسیری قورئان بوو لە زانکۆیە دەرزمەوتەوە بەڵام ماڵ و مناڵەکەم لە میسر بوون ئەڵێ لەو کاتەیە کە ویستم نامەیەکیان بۆ بنێرم ئەو کاتە وەکو ئێستا نەبوو بڵین ئینتەرنێتوانە نەبووە تەڵعاً بە ڕێگەی بەریدا نامە نێراوە بەری دوور بوو لەو شوێنەی کە خۆم بۆیە ڕۆشتم هاوینیش بوو گەرم بوو لەسەر جسرێکەوە ڕۆشتم چۆڵ و خۆڵ لەم بەری جسرەکە زۆر دوور بوو لەو بەری جسرەکە لەو بەرژن و پیاوێکی گەنجم بینی بە یەکەوە قسەیانە کرد منیش لەم بەرەوە ڕۆشتم ناوی مامۆسا نەدایە مامۆسایەکی ڕێتۆ دکتۆر نەدا ئەڵێ کە ئاڕۆشتم سەیریشم نەئەکردن بەڵام لە دڵی خۆمە ئەو خەتەر و خەیاڵانە هاو بە مێشکماوە وتم وەرە ئەمە وڵاتێکی ئیسلامیە ئیسا ئەبێ ئەم کچ و کوڕە مەوعیدی کێ دابنێن و مەوعیدی چ گوناهێک دابنێن و بەیەکەوە وەستاون و قسە ئەکەن و ئەڵێ هەتا گەیشتمە ئاسیان خۆ سەیرم نەئەکردن بەڵام کوڕەکە لەو بەرەوە بانگی لێ کردم وتی یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم وإن هذه أختي أو آياتي سورة حجرات خوێندەوە ئەی ئیمان داران ئەی مسلمانان خۆتان پارێزن لە زۆرێک لە گوناهەکان لە گومانەکان چونکە بەشێکی گومانەکان گوناه و تاوانە ئێوە ئەباتە دۆزەخ و ئێوە ئەباتە مەقامێک کە تووشی سەرپێچی گەورەتانەکە ئەمما مەسایاڵێک کە ئاەتەکەی خوێندەوە وتی و ئینە هذه ئوختی ئەمە خوشکی منە ئەڵێ ئیتر خەریب بوو لە شوێنی خۆم داڕزێم خوایە ئەم دڵە بەوەنە پاک بوو ئەم گەنجە ئەوەنە مسلمانێکی دڵپاک بوو هەستی کرد بەوەی کە من لەو بەرەوە ڕۆم بێ ئەوەی سەیریان بکەم بێ ئەوەی هیچ شتێک ئەم ئاەتی سورەتی حجراتی خوێندەوە کە سورەتی حجرات هەر هەمووی ئاەتەکانی باسی پاکبوونەوەی دەروون و باسی نیفاق و باسی برایەتی و باسی محەبەت و باسی فسق و إن جاءكم فاسق بنبأ فتبينوا وەگەر فاسقی قسەیەکی بۆ کردن یعنی بچن بەدوایە ڕوونکردنەوە بمزان ئایا ئەو شتە وایە وانە لە خۆتان و یەکسەر تهمەت مەبەخشنەوە هەڵە لە تەریقیە سەری خۆم شۆڕ کرد حتا وەکو بەرید نەوەستام دوای بیرم کردەوەتم باشە بۆ نەچووم ئەم لەولای ئەو کوڕە گەنجە ماچکەم و دەستی ماچکەم بەڵام دوعای خێرم بۆ بکە کە تۆ خاوەنی ئەوەنە دڵێکی ڕۆشنی بە منت زانی کەوا ئەو گومانە خراپم بردووە یاخوا ئیلهامی کردە ناو دڵت لەبەرە خۆشەویستان ئێمە دەروونمان نەخۆشی قورسی تایە ئەبێ خەریکی بین نەخۆشی گران یەخەی پێگرتوین ئەبێ لە ڕەمەزانە تەرکی بکەین ئینسان نەتوانێت ئینسان هەموو کەسێ ناتوانێتەوە خەڵک بکوژێ بە دەمانچە بەڵام دەروون نەخۆشە خەیاڵمان نەخۆشە ئەندێشەمان زۆر نەخۆشە بە ئەندێشە و خەیاڵ زۆر جار خەڵکە کوژین کە ڕقە لە یەکێکە پلانەکانی لە مێشکی خۆتا یەت و ئەڕواڵی خۆزگە ئاوای لێ بهاتە
هەر لەبەرەوە قسەیەکی پێوتی حەزەکەی سیارەکەی وەرگەڕێت، حەزەکەی زەرەرێکی مادی بکات، هەرەوەنەی بربەرەکانی کردووی حەزەکەی ماڵ و مناڵی تیا بچێت. ئەمە حاڵەتێکی نەخۆشیە لە دەرونی هەمومانە هەیە ئازەم کەم تا زۆر چیمان کردو بۆی ئەم خەیاڵە پاککەینەوە بەو جۆرە بیر نەکەیتەوە. ئای چەند قورسە ئینسان کە یەکێ خراپەیەکی بەرامبەرەکات تۆ چاکەی بەرامبەر بکەیت، چەند زەحمەتە، بەڵام چەند مەقام گەورەیە بۆ ئینسان، چەند پلە و پایەکی مەزنە ئینسان دەستیەکەوێ لای خوا. لەبەرەوە با مفلیس نەبین و لەم شەوە مبارەکەیە ئازانم دوعا زۆر بکەین بڵین خوایە مفلیسی ڕۆژی قیامەتمان مەکە یا رب العالمین، یا ئەرحەم الراحمین مفلیسی قیامەت نەبین. وتیان بە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت واجب و واجبتر چییە ئەی ئیمام؟ واجب شتێکەیە واجبە، بەس لەو پێویستتر چییە؟ لەو واجبتر چییە؟ سەیر و سەیرتر، قورس و قورستر، نزیک و نزیکتر. بە شێعرێک وەڵامیایەوە کە شارەکە زۆر پڕمانایە فەرمێت واجب الناس ئەن یەتوبوا، واجبە لەسەر خەڵکی کە هەمووی تەوبە بکات. بام شەو بڕیار بین تەوبە بکەین نازانم. وەڵاهی زۆر خۆشە کە تەوبە ئەڵی خوایە بڕیار بێ لەم شەوەیە من تەوبە ئەکەم ئەگەڕێمەوە بۆ لای تۆ، واز لە هەموو گوناهێکە هێنم. یا ڕەبی خوایە ئەو گوناهانی خۆم پیان نەزانم تەوبەیان لێکەم، ئەوەیشی کە دەسەڵاتم نییە و غەیبەتە و باسی ئەمە و باسیەوە خوایشیان بخێتە دڵی ئەو کەسە عەفوم بکا و گەردنم ئازاد بکە. بە تۆ غەفور ڕەحیمی. خوای گەورە لە حەقی خۆی خۆشە بێ ئازانم نوێژێکت فەوتاوە ڕۆژوت فەوتاوە، بەڵام حەقی خەڵک زۆر مشکلەیە، زۆر قورسە ئازانم، زۆر جێی ئەسەفە ئەم زمانەی ئێمە بەڕاستی باسی حەقی خەڵک زۆر نەهاتۆتە ناو دینداریمان، لە ناو دینایە بەس نەهاتۆتە دینداریمان، زۆر جێی ئەسەفە بەڕاستی. ئەمەش بە پەروەردە و بە چڕکردنەوەی تەسکیە و بە ڕۆژچوون لە حاڵەتە ڕۆحیەکانە بۆ ئینسان دروسە بێت. واجب الناس أن يتوبوا، واجب لەسەر خەڵکی کە هەمویان تەوبە بکەن، ولكن ترك الذنوب أوجب، بەڵام تەرککردن و وازهێنان لە گوناهەکان واجبترە، یعنی ئەمە پێویسترە. والدهر في تصرفه عجيب، زمانە شتی عجایب هێنێتە پێشەوە. وغفلة الناس عنه أعجب، غافڵ بوونی خەڵک لەو شتانە و لە زمانە لەوە عجایبترە. ئێمە هەر کەسێک لە ئێمە من خۆم ڕسمی 10 ساڵ پێشی سەی خۆم ببینم بە زەیم بەێستەی خۆمایەتەوە، ئەگەر تا 20 کە بژیم ئەبێ چیمان لێ بێت؟ ڕسمی مناڵیمانە بینین زمانە زۆر کارمان تێکە، زۆرەمان باتە ئەولا بەس وا نازانین گەشتونەتە ئەوێ. تمەزە قاچێکمان لەگەڵ لافاوێ حەشرا چۆتە ئەو دی و پێی نازانین، یا ئەنانیەت و دنیاویستی و حەزەکانی مانەوەمان لە دنیاوای لێ کردوین، خۆمان بۆ نابینین گەیشتوین، ڕەنگە لە قیامەت بیناگاشمان لێی نەبێ ئازانم. زۆر غافڵین ئێمە. ئینەکە مەیتون و ئینەهم مەیتون، خوای گەورە و پێغەمبەر سەڵام فەرمێت ئینەکە مەیتون، باشە تۆ بڵێ ئێستا ئێمە نەمردبین، یعنی بە مانایەکی تر ئێمە ئەم ئایەتە باسەکەین. تۆ بڵی لەو جیهان نەبین، تۆ بڵی لافاوەکەی حەشرا نەگەیشتبووی ناودی و یا چەند هەنگاویشی کەممان مابێ لەم دنیا بەس بۆ ئەوەی کە خوای گەورە ئەم تەوبەیەمان لێ قبوڵ کات و شەوی 27مان بە نەسیب کات تا تەوبە بکەین. والصبر عند المصائب صعب، صبرگرتن لە وەختی مصیبەتە قورسە قورس. صبرگرتن لەرزەت پێ نەکەوێ قورسە. نمونەی گەنجێکی مسلمانم بیرکەوتەوە ئێستا، وتی من زۆر لە خۆم ڕازی بووم لە دینداریم، لە عەقیدەم، لە ئیمانم، لە قووەت و هێزی ئیمانیم، لەوەی کە خۆم زۆر بە ئامادازانی هەر دەقەیە مردن یا ئامادەم یا رب العالمین. هەڵە ڕۆژێکیان چوین بۆ ڕانیە، لە ڕێگە سیارەکەمان داعمی کرد، کە داعمی کرد داعمەکە تۆزە قورس بوو، یەک دوانێک زۆر خراپ برینار بوون، دەست شکا و قاشکاوی تیا بوو. منیش برینار بووم کە دابەزیم لە سیارەکە هەر زۆر خراپ شڵەژا بوو، ئەم توانی خۆم دابەزیم، بەڵام مدەتێک هۆش ماتەوە بەرخۆم دوایی ئینجا داچڵەکیم، چوومە ئەو لاوە دانیشتم
خەفەتێکی زۆر قوڵ نیشتە سەر دڵم. وتیان کاکە هەڵسە خۆ تۆش کوور باشی تۆمانە وتم ئەزانم باشم. ئێوە نازانم شتی مشکلێکی ترم هەیە. کاکە بۆ بێ تااقەتی چیتە ئەمانە؟ وتی مشکلەکەم ئەوە بوو من ئیدعای ئیمانداری و قووەتی ئیمان و گەورەی ئیمان ئەمانم زۆرە کرد لای خۆم. خەڵک وایە بینیم کە من هیچ مصیبەتی لەرەم پێ ناکات نام جوڵێنێ هیچ شتێک شتێکی زۆر بەسیط دەعمێکە هیچم لێ نەهاتووە هەر تۆزێ ڕەنگە سەر و چاوم خوێنی لێ هاتبێ. بۆچی ئەوەنە دایچ ئەوەنە ترساندمی؟ ئێ باشە خۆ من ئەموت زۆر حازرم بۆ قیامەت. ئەم ترسە چییە لە منە؟ ئەم ئیدعا گەورە چی بۆم کرد کە خۆم نەناسیوە؟ والصبر عند المصائب صعب. سەبرکردن لە وەختی مصیبەتە قورسە. قورسە ئازە. عەزیز مردن زۆر قورسە. زەرەرێکی زۆر قورسکردن کە ئیفلاس بکەی هیچی بەدەستەوە نەمێنێ دەوڵەمەندێکی گەورە قورسە. بەڵام ئەی ئەگەر لە ڕێی نەکرد ئینشا بەڕاستی ئیمتیحانەکە لەوێ هەست دەکات کە ئینشا ئەڵڵا لای خۆی گەورەش مەقبوولە. لەبەرەوە لە زۆر مصیبەتی بچووک و گەورە و تەنانەت دڕکێچێوە پێتا ئێمە ئیمتیحانی خۆمانمان بۆ دەرەکەوێن بەعزێ نەتیجەمان دەستەکەوێت کە هێشتا هیچ نین هەر هیچ نین نەک هێشتا. ولكن فوات الثواب أصعب. مصیبەت قورسە بەڵام لە دەستچوونی پاداشتەکەی قورسترە وریابن. لەبەرەوە نەکەی لە مصیبەتێکە شتێک بڵێ شتێک بێ بە خەیاڵ تا سەبرت نەمێنێت و پەنا بەخوا ناشکری بکەیت. یاخود ئەوەی کە خوای گەورە پێخۆش نییە تۆ ئەوە ئەنجام بدەیت. وكل ما تتمنى قريب. هەرچی تەمەنای هەرچی بکەیت نزیکە بۆ تۆ. والموت من دون ذلك أقرب. بەڵام مردن لە هەموو شتێ نزیکترە ئازانم. مردن لە هەموو شتێک نزیکترە. خواناسێک ئەفەرمێ رب العالمین خواناسێکی گەورەیە زانایشی گەورەی ڕەبانیە ئەفەرمێ لەم دنیا خەڵک داوای زۆر شتەکات من داوای مشتێک دێوانە ئەکەم دێوانە مشتێک ئینسانی دێوانە یعنی جۆ نەیاتە هیچ شتێک لە دنیا ئەم منە فەنا ببێ لە بەرخوا هیچ شتێکی دنیا و بەرژەوەندەکانی دنیا و خۆشیەکان و مەسلحەتەکان لەرەی پێ نەخا نەیترازێنێ خەڵکی لێبێ ئومێد نەکا مشتێک دێوانە کێ ئەو دوعای کردووەتە ئێستا چ مجاهیدێک بیری لەم دوعا کردوێتەوە چ عالمێک چ قیادەیەک ئەم دوعا زۆرەکە خوایە مشتێ دێوانەم پێ بدە کە چاوێن لە مەسلحەتەکانی دنیا و حەز و ویستەکانی دنیا نەبێت تا دین و خەڵکێک کە شوێنکەوتەی ئەو دینی ڕزگار بکەم چکە بەوە نەبێت خوای گەورە نوسڕەت و سەرکەوتنی خۆی نانێرێ هەتا ئێمە چاومان لە سێبەرەکانی دنیا بێت لە خۆشیەکانی دنیا بێت لەگەڵ خەڵکا جیا ناکرینەوە لە بازاڕی غافڵانە تەمیزێک بۆ ئێمە دانانرێت بڵێن ئەمانە لەوانین چکە لە غافڵەکانە بین جیاکاریەک دەرناکەوێ خوایە مشتێ دێوانەمەوێ لە تۆ یا ڕەب ئەوانەی کە لە خۆشیەکانی دنیا ڕاکەن با لەم شەوانەیە مڕاجعەیەکی تری نەفسمانەوە بێت ئازیزانم کە بزانین ئایا ئێمەیەک کە کەسێ بینین خێرێکی بچووکەکە تۆ بۆ نمونە 1000 دینارەوە بەخشیەوە بە مزگەوت بە بێ باوکان بە ڕێکخراوێکی خێرخواز بە 1000 کەمە بڵین 10 ملیۆنە بەخشیەوە هەرۆ ڕژەی تۆ 10 ملیۆنەکە بەخشی لەو شوێنەیە وەستاوی کەسێکیت 10,000 دینارێنێ ئەڵێ کاکە من شەمە بەخشم ئەم برایە خەریکی وەسڵەکەی بۆیان نەکات تۆ لە خۆتۆ بچووک سەیری و کەسە بکەی کە 10,000 بەخشی 10,000 پارەیە هاتۆ بۆ بەخشینی یا 10,000 پارەی با بۆ ماڵە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چی اتقوا النار بچی خۆتان پارێزن لە ئاگری دۆزەخ وەلەو بشق تەمرە ئەگەر بەلەتە خورمایەک بۆ خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن
یعنی هیچ شتێک بەکەم نەزانین. مامۆستایەکم بینی ڕۆژێکیان هەر لەم شاری سلێمانی خۆمان، مامۆستایەک ڕەنگە زۆر کەس هەر نەیناسێ، هەڵوێستێکی زۆر عەجیب و جوانم لێ بینی، قەت بیرم ناچێت. زوو لە شەقامێکی گەورەیە بوو، ئەو منی نەبینی، بەس من لە دواوم ئەوم بینی. لە شەقامەکە کۆمەڵێ مناڵ مەکتەبێک لەسەر ئەو شەقامە گشتیە بوو کە مناڵەکان لە مەکتەبەکە بەربوون لە قوتابخانە هاتنە سەر جادەکە، مناڵەکان ورد بوون. ئیتر وەکو دایکێک چۆن خەمێکی زۆر گەوری لێیە، خەمی لێ هاو بێ ئەوەی مناڵیەوە بن. خەڵکی ترە هاتنەوە ڕۆشتن و هیچ ینی خەیاڵیان بەلای ئەو مۆزوعانە ڕۆشت. بشقی تەمرە، بەلەتی خورما. ئەم من لە دوا هەر سەیریەکەم، ئاوردەوردا ڕۆم و ئەویش هەر لێوێ، بەس ئەو من نابینێ. یەکەیە کە دەستی مناڵەکانی ئەگرت، ئەی بە قوربان ئەچنەوە بەرەوە بۆسن ڕاوسن تا ئیسێم ئەوانی تریشتانە بم. وازام سەفەر یا دوو سەفەر بوو، دوو سەفەری کرد هاتو ئەم بەر مناڵەکانی تریشی برد. هەر خۆم نەیە لەوەی کە بینیوە، هەموومان زەعیفین. جاری وا هەیە لە بینینێکە نیەتە گۆڕیازن. خێر ئەوەی خۆتی پیشان نەیت، بەرگەی ناگرین. بەرگەگرتنمان بۆ ئەم شتە معنەویانە زۆر زۆر لاوازە، چکە پەروەردە نین، پەروەردە کراو نین، پەروەردەکەمان زەعیفە، زەمانەکەمان خراپە. ئەم مامۆستا دوو سێ جار هات و ڕۆشت و تا دوو جار ڕازەم هات و ڕۆشت و مناڵەکانی پەڕانەوە بەر. من بە ڕێگا ڕۆشتم تا ئیسێژەوەم بیر نەچێتەوە. بەعزێ شت هەیە قەت بیر ناچێت چونکە زۆر خولەسە، ها پاکە. من مامۆستاکان ئاسم ئیماندارێکی گەورەیە. ئەم پیاوە کە ئەوەم لێ بینی بە حەقەت ئازیزانم ئەوەم بیرکەوتەوە، ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تۆ بە ڕێگەیەکە ئەڕۆی شتێکت بەلاوە بچووکە بیکەی، هەر کاغەزێکە لە ڕێگا کەوتووە، شتێک کەوتووە هەڵیگرا و ژینگەیە پاکەرەوە، بەس نیەتت هەبێ. مناڵێ دەست یەگری با سیارە لێنەیە، نابینایە کە پەڕێنیتەوە لە شوێنێک، لە خەسەخانەیان نەخۆشێکە بینی، وەڵی بەس سەلامێکی لێ بکە دڵی خۆشە بێت، هەر سەلامێکی لێ بکە، بڵێ چی تەوێت نیوەی نەخۆشەکەی نامێنێ، بڵێ ئەمرێ ئیشێکن نییە لە خزمەتام، خۆمیش یەک شتە ئەمرە و خزمەتێ بوو، ئیشێکن نییە تا لە خزمەتا بم، هەموو یەک کەلیمەیە. جاری وایە خەمووشمە هەر بەشێکی زۆری مجاملەیە، بەڵام زۆر دڵخۆشیە بۆ کەسەکە. هەڵێ فڵانە کەس لی پرسیمەوە. جاری وایە تۆ هەر بیرت نەماوە ڕۆژە لە ڕۆژان خۆڵکی یەکێکە کردووە کە خوێنی بیتێ، لە 50 شوێن باسی کردووە، تۆ بیرت نەماوە، خوێنەکەیش نەیاوە، دوای پێویستی نەبووە. چەند خۆشە بەدەم یەکەوە بین. وەلەو بشقی تەمرە، شتی کەس بەکەم نەزانین. چاکەی خۆت مەخەرە بەرچاوی خۆت. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کە دەستی ڕاست خێرێکی کرد با دەستی چەپە پێی نەزانێ، یعنی زوو بیری خۆتی بەرەوە، زوو خێراکە بیری خۆشتی بەرەوە، با زۆر بیری لێ نەکەیتەوە، چونکە زۆر جاران کە زۆر بیری لێ کردو حەزەکە بێڵێ مەیەڵە بگاتە وتن، مەیەڵە لە دڵیشا بمێنێ نەفیکە، بینێرە ئاو دیوی کە بینێرە بۆ شوێنێکتر، با بڕوان نەمێنێ لای تۆ. پیاوێ لە بەم نمونەیە زیاتر ئەمە ڕوو نەکەینەوە، پیاوێ لە کەناری دەریایەکی گەوری دوورە پیاسەیە کرد، بینی یەک کەسی لێیە، سیرکا پیاوێ لە قەراغی دەریاکە گوێشکە ماسی هەڵەگرێت و هەڵیاتە ناو ئاوەکەەوە، هەر گوێشکە ماسیەک هەڵەگرێەوە ئەی دۆزێتەوە یان چەند گوێشکە ماسیەک هەڵیاتە ناو ئاوەکە. چوو سەلامێکی لێ کردی، خوا قۆتە بە خاڵۆتی بەخێر بێ یاخوا، تی خەریکی چیت؟ تی وەڵاو گوێشکە ماسیانە هەڵەیەمەوە ناو ئاوەکە. ئێوتی خۆ بە هەموو شەپۆلێک ژمارەیەکی هەزار ئەوەنەی ئەوەی تۆ ئەیکەیتەوە ناو ئاوەکە هێنێتەوە دەرەوە، چی ئیسفادەیەکی هەموو ئەمرێت و تەواو لێیە. دانیشیانی هەڵگرتی خۆ بۆ ئەمەیان بارەکە گۆڕاوە خستمە ناو ئاوەکە، ئەمەیان مەجای زیینوێتی و جارێکتر ژیانەوەی بۆ دروستەکەیت. کەواتە ئەمە بەکەم مەزانە تۆ یەک گوێشکە ماسی هەڵەیتەوە ناو ئاوەکە بەڵکو بژی، ئەم گیاندارە ڕزگارەکەم بەڵکو بژی، ئەم چۆلەکەیە، ئەم تەیرە، ئەم شتە. ژنە شاعیرێکی خواناس شعرێکی زۆر جوانی هەیە، فەرمێت وریابی نازانم
حتا زیاتر لەم لە تائیفە وردانی ئیمانە دەستدا بگرین چێژی گەورەترە بینین خۆشتر ئەژین ئەی بۆ چێ و عاریفە خواناسە لەگەڵ عاریفێکی ترا فەرمێ جارێکیان لە ڕووباری ئوردو نابوو سیان لە دۆستانی خوا و لە عاریفەکان بەیەکەوە بوون و ئەزامیکیان ئەبایەزیدی بەستامی بوو بەس تاکید نیم دوانەکەی ترکیان ئەفەرمێ گەشتە ئاوێکی شیرین ڕووبارێک بوو هیچیان پێ نەبوو تۆزێ نان نەبێت نانەکەیان نەژەن بە ئاوەکەوە ئەیان خوارد هیچیان وتی واللهی ئەگەر سوڵتان و دەسەڵاتدار و پاشاکان بە ئێمەیان بزانیایە بەم سیانەمان لە چ دڵخۆشیێکی گەورەیان لە جالە دوو نابی سیوف بە شمشێردانە هێناین تا ئەو خۆشیە لە دڵی ئێمە دەربێن لە ڕۆحی ئێمە هەڵیکەنن ئەم جەوهەرە و بیبەنە ناو دڵی خۆیان چکە پاشاکان نیانە دەسەڵاتدارەکان ئەو چێژەیان نییە ئەو خۆشیان نییە دەسەڵاتدارەکان لێرە کۆیەکەنەوە دوای بە ڕاپەڕینێک خەڵک لیانە سێنێ ئەی بینە بانقەکانی ئەوروپا لەوێ جوولەکەی با بۆ خۆی هەموو زاڵمەکان بەم جۆرە بوون بە درێژایی مێژووانەی نزیکی خۆشمان کەسیان سەرۆتەکانیان بۆ خۆیان نەبووە لەبەرەوەم عاریفە فەرمێدەم خواناسا فەرمێ بە شمشێر دانەهێناین تا ئەم خۆشیە لە ئێمە دەربێنن هەر بۆیە ئەو ژن شاعیرەشە فەرمێ قلوب العارفین لەها عیون دڵی عاریف و خواناسە ڕاستەکان چاویان هەیە چاو دڵی چاوی هەیە ئەبینێت بینایی ڕوونە تەڕا ما لا یەڕاه الناظرون شتانێکە بینێ ئەم دڵی عاریفە کە خەڵکی تر ئاسایی نایبینێت خۆ مەرج نییە ئێمە هەر ئەمە کەرامات بێ ئازانم گەورەترین کەرامەت ئەوەیە کە ئینسان ئیستیقامەتی دەستکەوێت ێ باشە ئەوە کەرامەت نییە کە خوای یا بە ئینسانێ ئەو نمونەی ئەو مامۆسایی کەوتم کە دەستی مناڵەگرێ بەس ئەمە خەڵکێکی تر زۆر لەوێوە ژن و پیا و کچ و کوڕۆمانە ڕۆشت و کەس بیری بەلایەوە نەچوو دەستی مناڵە بگرێوی پەڕێنێتەوە کەواتە خوا ئەتخاتە سەر ڕێ خەڵکی تر دەرکی پێ ناکات لە تەنیشت تا ڕات تێناگات لەوەی تۆ ئەیکەیت لەو خێری تۆ ئەیکەیت لەو چاکەی تۆ ئەیکەیت تەڕا ما لا یەڕاه الناظرون شتانێک ئەبینن کە خەڵکی ئاسایی نایبینن وألسنة بسر قد تناجي زمانیان بە نهێنیەک ئەپرژێت مناجاتەکە لە خزمەت پەروەردگارە ئەم نهێنیە زۆر زەڕورازان من لە پێش هەموو کەسێکەوە بە خۆمەڵێم ئێمە زۆر جارانە قسەمان کردو خۆمانمان بیرچێتەوە بەڕاستی قسەی زۆر مەسئولەتی زۆر قورسە خاتە سەرشانمان بۆ قیامەت لە بەرکردنی لیباسی دین باجی زۆر قورسی هەیە ڕسم گرتن لەگەڵ دینە امتیاز نییە امتیحانە ئیبتیلایە بەخوا زۆر قورسە ئازیزانم چکە ئەوەی ئیدعای دین ناکە حەی عەلە السەڵا ئەڵێ کاکە من بۆ دنیا ئاژیمەوە بەس ئێمە کە ئیدعای دینەکەین ڕسم لەگەڵ دیناگرین لەبەردەم مەسئولەتێکی زۆر قورساین زۆر زەحمەتە وألسنة لەبەرەوە زۆر پێویستمان بەم سیڕە هەیە لە بینی ئێمە و خوایە حتا نهێنیمان زۆر بێ لە بینی خۆمان و خوایە باشترە ئەزانی یەکێک لە دۆستانی خوا زۆر بەخشندە بۆ ئازانم زۆر بەخشندە بووە ئەمەش مانای وانە کە سەدەقەی ئاشکرا بڵین ئەو ڕێکخراوانەی کە سەدەقەی ئاشکراکەن ڕێکخراوە ئیسلامیەکان غەیرە ئیسلامیەکان کە خێری ئاشکراکەن شتێکی خراپ بکەن نا ئەوە لە ڕوویەکی تر زۆر باشە بەڵام بۆ خودی خۆت سەدەقەی سر زۆر گرنگە هەت بێت زۆر گرنگە دائیمەن شتی نهێنی لە بینی خۆت و خوایە هەبێ هەر لە بەخشین هەر لە نوێژ هەر لە زیکر هەر لە تاعەتی خوا هەر لە شتی بچووک یەکێک لە خواناسان ناوی دەرکردبوو بە ڕەزیل زۆری پێخۆش بوو تمەزە زۆر بەخشندەیەم خواناسە بەس کە یەکی داوەشتێکی لێکرێ و نایە نیمە خۆیە ناسیە ترسا لەوەی کە بەخشینەکەی دەربخات پارەکەی دەربخات کە ئەیا بە فڵانە کەس بەرگەی نەگرێت و نیەتەکەی بگۆڕێ ئەترسا لە نیەتی خۆی مەبەستمەوەیە ئازانم هەتا نهێنیمان لە بینی ئێمە و خوایە زۆر بێت خوای گەورە زیاتر بەرەکەت و فیوضاتی خۆی نێرێ بۆ سەرمان زیاتر حاڵیمانەکە
زیاتر لە حاڵی حاڵگرتووان تێمانەگەێنێت، زیاتر شەوقی ئەو ڕێگەمان پێدا، زیاتر قاچی دڵمان هەنگاوی ڕۆشتنی بۆ دروستە بێ. ئێستا فلیجین ناڕۆین، حرەکەتی دڵمان نییە، وجودی نییە. لەبەرەوەم ژنە شاعیرە فەرمێت وألسنة بسر قد تناجي تغيب عن الكرام الكاتبين. يا الله چەند جوانە ئەممەنە بەنهێنی لە بەینی خۆیان و خوایە مناجاتەکەن، ئەوەنە بەنهێنی سەدەقات و چاکەکانیان نەبەخشن، ئەوەنە بەنهێنی نوێژەکەن. یەکێک لە خواناسانە فەرمێ 20 دانە ساڵ عیبادەتی شەو نوێژی کردووە، محاوەلەی زۆر کردووە کە تەنانەت خێزانەکەشی پێی نەزانێ. لەبەرەوە تغيب عن الكرام الكاتبين، ئەممەنە ئەم چاکانە بەنهێنی کردوێتی ئەم کەسە، تەنانەت فریشتەکانیش زۆر پێیان نەزانیوە. هەندێک شتێ خوای گەورە لە قیامەتە فەرمێ ئەی عەبدەکەم فڵان شتت کرد کە تەنانەت مەلائیکەکانیش پێیان نەزانی بینووسن، بەس لای من نووسراوە. الله ئەکبەر، ئەممەنە بەنهێنی و کاری کردووە، ئەو وەرە شاراوە ئەم ئیحسان و چاکەی کردووە. کەسە بەرامبەرەکەی وای زانی و دوژمنایەتیە کات، مەزە گەورەترین خێری بۆی بووە. نمونەگەلێکی زۆر زۆر هەیە کە ئەگەر بیری لێ بکەینەوە بەڕاستی زۆر نمونەمان هەیە. جاری وایە بۆ کەسێکی بە دوژمن زانیوە مەزە باشترین چاکەی لەگەڵا کردو پێشی نەزانیوە، نەیشی وتووە پێی نەوتووە. خوای گەورە ئەو بەسەرهاتە وردانە پیشانی ئێمەدا تا لە خۆیمان تێگەێنێ، تا حاڵی ببین. مسلمانێک کات بۆ نەشتەرگەری هاتی یەکێک لەو ساڵۆنانەی کە عەمەلیاتمانە کردایە. ئێمە 6 ساڵەمان هەیە لەو شوێنەیە کە نەشتەرگەری تیاگرێ و دکتۆرەکان عەمەلیاتی تیاکەن. هاتە ساڵی 3. ئەم پیاوە خەڵکی مەنتقەی شارەزور یەکێک لە دیەکانی شارەزور بوو. ئەوە سوبحان الله قەدەری خوا من لێم پرسی چکۆت نەخۆش زۆر یەتە ئەو شوێنە، ئەتە ڕۆژی 20 و 30 و 40 تۆ تااقەتی پرسیار نامێنێ زۆر لە خەڵک. بەڵام پیاوێکی زۆر فەقیر و تەمەنیشی هەبوو. خاڵە چۆن هاتی بۆ لای ئەم دکتۆرە کام عەمەلیاتەوە بکات؟ دکتۆرێک بوو زۆر مەشهوور نەبوو، عەمەلیاتەکەیشی قورس بوو. والله بۆ لای ئەم ناتم، بۆ لای یەکێکی تر هاتم، بۆ لای فڵانە کەس کە ناوی نابین. ئەو کەسەش بەڕاستی زۆر نەئەهات بۆ عەمەلیات، یعنی بە 3 مانگ بە 4 مانگ مەسئولەتێکی گەورەی هەبوو لە حکومەتە، ناهەوە عەمەلیات. سبحان الله، وتی والله من بۆ لای ئەو چووم، بەڵام کەوتیانە بە پارەی زۆر و لە دەرەوەی ئەکات و لە خەسخانە نایکاتم، ناتوم بەلای ئەم وتمە خوایە تۆ وەکیلی منی. چیرۆکەکە بە پەلای گەرمەوە کاتمان نەماوە، تۆ وەکیلی منی. دەستکرا بە عەمەلیات، خەریب و شلفەی لێ بدرێت، ینی شەقۆی لێ بدرێت. ئەو کەسە پیا بوو کە 3 و 4 مانگ و نەهاتبوو، یەکسەر هات خۆی گۆڕی، هات یەکسەر هەبوو ئەم ساڵی 3 وتی فڵانە کەس نەکەی من خۆم ئیشەکەی بۆکەم. لە من وایە لە ئێمە وایە کەوا ئەم کەسە تۆ بڵی بیستی بێتی یان خەبەری زان یا خزمێکی پێی وتبێ یان تەکلیفێکیان لێ کردوێ. دوای لێمان پرسیوتی نەوەڵا لە بازاڕ بەس خەیاڵم هەل لە خۆی داڵخەمتمەوە بۆ نەچم سەر لە جەماعەتی عەمەلیات بم، هاتم سەرتان لێدەم و تەواو بەس کاتم ئیشەشێ با بیکەم. دەشتم وەڵڵاهی ئەم پیاوە ئاوای وتووە، خوا تۆی ناردووە یا وەکیل. عەمەلیاتەکەی هەموو بۆ کرد، تەواوی کرد، چوە دەرەوە. ئەم کەسە ئێستش خۆی نازانێت کە ئەو بۆی کردووە، وەکیل بۆی ناردووە. هەرچی ئیشمان هەیە وەکیل بۆمان ئەکات وەکو ئەو پیاوە پێی نازانین، هەرچی دوعامان هەیە بەو جۆرە قبوڵە پێی نازانین، ئاگامان لێی نییە. خوای گەورە منەتیش ناکا بەسەرمانە بڵێ بۆم کردوون و ئەی ئەوە نییە بۆم کردنەوە نەی فڵانە کەس لە خێوێکە ئاگادارمان بکات. نەخێر، زۆر دەوڵە منە، باکی لەوە نییە پێت بڵێ یا پێت نەڵێ. باوەڕتان هەبێ من لەو چیرۆک و بەسەر هاتە واقعەوە کە خۆم بینیومە ئازانم، یعنی تەسەورەکەم هیچ شتێک لە ژیانمانە نەبێ و کۆشیرۆکە نەبێ. هەرچی جوڵەیەکمان هەیە و ئاوایە، هەرچی شتێک خوا نایەوێت نایخاتە بەردەستی تۆ بەم جۆرەیە، هەرچیەکە بۆ هێنێتەوە پێشەوە بەو جۆرەیە بەس نایبین، عینەوە پیاوە نازانین. ئەوە هەر سوپاسی فڵانە کەسە کاکە عەمەلیاتەکەی بۆ کردو ئەویش بۆی نەکردووە.
ئازانم شەوی 25 زۆر گەورەیە لە دەستی دەرمەکەن و دوعا و نیزا و پاڕانەوە و قورئان و زیکر و یادی خوای گەورە زۆر بکەن دوعا بۆ ئەم برا بچووکەی خۆشتان بکەن ئینشاءالله بۆ ئەم کەناڵە خۆشەویستە و بۆ ئەم برا خۆشەویستانش کە من ئاگادارم کە چەندێ مانون بە تایبەتیوانی کە ئێستا ڕاستەخۆم پەخشن نەقڵەکەن دوعای زۆریان بۆ بکەن لەم شەوەیە چونکە زۆر هیلاکن بەدەست ئەم پەخشەوە بەدەست ئەم بەرنامانی ئێمە کە ڕاستەخۆ ئەنجام دەین خۆی گەورە پاداشتیان باتەوە دوعای زۆر خێران بۆ بکەن بۆ ئێمەشی بکەن و بۆ سەرجەم بینەرانمان ئینشاءالله ئازانم خۆی گەورە تەوفیقی مولایەکتان با سەربەرزی دنیا و قیامەتتان بکات سپاسی مولایەکتانەکەم ئینشاءالله لە دوعا خێرەکانی ئەم شەوەکانی تر و ئینشاءالله بەردەوامی دوای مانگی ڕەمەزان بۆ قورئان و بۆ زیکر و یادی خۆی گەورە و بەخشینەکانتان ئینشاءالله شوێنی زۆر گەورەتان لە قیامەتا بۆ گرێ کاتمان تەواو بوو داوای لێبوردن نەکەم کە پەیوەندیشمان وەرنەگرت و فرصتمان نەبوو ئینشاءالله لە فرصەتی ترا پشت بەخوای گەورە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ ئەسە